لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بارزنا خوش حال لواني 905 لوانا كاين تفسير القرآن في روزبيم وخزمتان وما بس رضامندي رب العالمين وهوادان وياز السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. أولئك هم المؤمنون حقا لهم درجات عند ربهم ومغفرة ورزق كريم. بەڵخۆشە ویستان وەکو لەوانەیە ڕابژ لە خزمەت دواتە پیرۆزە دابووین کە خوای گەورە لە دوای ئەوەی کەوا باس چەند صفەتێک لە صفاتی ئیمانداران دەکا لە ئەعمالی باڵتین و ظاهریان ئەوجا دەفەرمی ئەوانە ئیمانداری ڕاستەقینن دەرەجات و پلەپای بەرزیان هێلای پەروەردگاریان و هەروە لێ خۆشبوون و ڕزقێکی بە سەخاوەت لە بەهەشت خوای گەورە پێیان دەبەخشی. ئیتر لەو ئاتە وەکو یەک لەو بابەتانی کە باسمان کرد مەسەلەی ئەوەی وەکو لە قاسمی لە تەفسیری قاسمی مەوزوعی ئەوەی ئایا دەکرێت کەسێک بڵێ ئەنا مؤمنون حەقا ئەو بابەتەمان باس کرد و هەروەها لە تەفسیری قاسمی باسی قەولی جەشمی کردێ دەڵێ ئەو ئاتە و ئاتکانی پێشووتر کەوا باس لە صفاتی ئیمانداران دەکات چەند شتێکی لێوە دەگیرێت لەوانە کە باسی لەوە کرد ئیمان بریتە لە اعتقاد و قەول و عەمەل و هەروەها ئیمان زیاد دەکا و نوقسان دەکا و ئەسڵ وا لە کاتی خوێندنەوەی قورئان ئەوە لەو ئاتانی دەرهینە پێویستە ئینسانی مسلمان تەدەبور و تەئەمل و هەروە ڕامانی تێدا بکات تاوەکو بتەمایەوەی هانی بدات بۆ تاعەت بێجێڕتۆ لە گوناه و تاوان و هەروەها ئەو ئاتانە بەڵکەی تێداکەوە پێویستە مسلمان واجبە لەسەر تەوەکل لەسەر خوا بکات سوبحانه وتعالى هەم لە ئوموری دنیای هەم لە ئوموری دینی. اینجا لە ئوموری دنیا با بڵێن لە مەسەلەی تەوەکل لە ئوموری دنیا و بەتایبەتی لە ڕزقی چەند خاڵێکی گرنگی باس کرد کەوا پێویستە ئەو ئیماندارە لە مەسەلەی ڕزقی کاتی کە تەوەکل لەسەر خوا سوبحانه وتعالى پێویستە لە دوو حەلال بی لە دوای حەرام نەڕوە کاتێکەوە لە حەلالیش لەسەری تەنگ بوو بە هیچ شێوە فکر لە حەرام نەکاتەوە لە کاتی نەبوونی بە هیچ شێوەیەک بێزاری دەرنەبڕی و هەروەها ئەو نیعمەتانی کە پێی بەخشرە بە هونەری خۆی نییە بەڵکو لەلایەن خوای گەورەیە سوبحانه وتعالى لە فەقیران منعی نەکاتن و هەروەها ئیسراف نەکا لە کاتی بەخشین. هەر کەسێک بەو شێوەیەی تەوەکلی لەسەر خوا کرد لە ئەموری دنیای دەفەرمی ئەو پێی گوترێ متەوەکل. فأما الذي يزعمه بعضهم أن التوكل إهمال النفس وترك العمل فليس بشيء. ئەوانەی کەوا کەسانێک ئیدعا دەکەن وڵات تەوەکل ئەوەیە کەوا ئیهمال بکەی هیچ کردەوەیەک نەکە وەڵام چێت تەوەکل لەسەر خوا دەڵێ ئەوە هیچ نییە ئەوە هیچ تەوەکل نییە. وقد أمر الله تعالى بالإنفاق وبالعمل. خوای گەورە سوبحانه وتعالى فەرمانی کردێکەوە ئێمە ببەخشین کار بکەین لە دڵ و دەروونەوە ئەوجا تەوەکل لەسەر خوا بی. وثبت عن الصحابة وهم سادات الإسلام التجارة والزراعة والأعمال. الصحابة وەکو دیارە سادات الإسلام گەورە پیاوانی ئەو ئیسلامن ئەوانیش خوایان لە ڕازی بە تیجارەتیشیان کردواتە ئەو پەڕی تەوەکل لەسەر خوا بووە سوبحانه وتعالى ئەوجا تیجارەتیان کردێ کشتوکاڵیان کردێ و کار و کردەوەیان کردێ و هەروە بە هەمان شێوە تابعینەکانیش وبهذا أجر الله العادة. هر أو هاش خوای گەورە سوبحانه وتعالى فەرمان پێ کردێ. وقد أمر النبي صلى الله عليه وسلم الأعرابي أن يعقل ناقته ويتوكل. ولا أمور دنياشمان بەعام پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو شێوەی فەرمانی کردێ وەکو فەرمانی بە عەرابەکەی کرد کەوا وشترەکەی ببەستەیتەوە ئەوجا تەوەکلی لەسەر خوا بکات سوبحانه وتعالى کەواتە بەڕاستی کاتێکەوە تەوەکل لەسەر خوا دەکرێت بۆ کار و ئوموری دنیات معنای ئەوە نییە کەوا کار نەکەی و دانیشی و دەی خوا لە بۆ دبنێری خوای گەورە سونەتی وان نەکردێ بەڵکو سونەت خوای گەورەوەیە کەوا تەوەکل لە دڵ و دەروون لەسەر خوا بی سوبحانه وتعالى ئەوجا کاریش بکە ئیتر ئەوەی نەتیجەشە خوای گەورە لۆ دەینی بە چاچی سوبحانه وتعالى ئەوەی خواش بکە هەر ئەو باشە. کەواتە تەوەکلکردن معنای ئەوە نییە وازینان لە عەمەل لە ئوموری دنیاش و هەروە لە ئوموری دینیش بەتایبەتی لێرە دەکا واز لە مەسەلەی ڕزق دەکاتن
ئەو پەڕی بابنەی سەحابە ئەو پەڕی تەوەکولیان هەبووە خوایان لە ڕازی بێ و کاریشیان کردێ و نەتیجەکەش خوای گەورە دەیهینی. ئەمە التەوەکل فی الدین، تەوەکولیش لە دین بەڕاستی زۆر بە جوانی باسی کردێ ئەوەیەکەوە ئەن یەقومە بالواجبات، ئەوەی واجبە لەسەر شانی وەکو مسلمان پێویستە فەرمای پێکرا ئەنجام بدە، ويجتنب المحارم خوي لحرام كم بارزي لأنه بذلك يصل إلى الجنة والرحمة بأو كار كردواني كواب إخلاص وأنزامي دي براستي وكل سندين آتو فالمدهاتي أو يدرقين ترحمته بهشت خواي قوله. ومنها أن يسأله التوفيق والعصمة توكل صرخوا أويك وكار كردو كان بكي كردو يتساك خولقنا بارزي وداوال خواب كي خواي قول موفق كاويار متيد بدا وبد باريزي لقناه تاوانا كان. ومنها أن يرى جميع نعمه منه وبيويست بزاني أو كردو تساكاني كوادي كان نعمتك لنا خواي قولوا إذ حصل بهدايتي وتمكينه ولطفه أو كارو كردو تساكانا بهدايتي خواي قولوا خواي قولي يارمتي داي ولطفي خوي لبوتي آسان كردكوا أو كارو كردوانا بكي. ومنها أن لا يثق بطاعته جملة كواتا معناه ونيك طاعة كذا وطاعة بشتلي بكي ومن توا وانت طاعتهم كذا كفي بس ما بهاش بل يطيع ويجتنب المعاصي بلكو إطاعتك خوي لقناه تاوانج ده باريزي ويرجو رحمة ربه رجاي بابي خوي يقول لي قبول بك برحمتي خوي ويخاف عذابه أو زال عذاب خوي يقولش بترسل للتقصير خوي فعند ذلك يكون متوكلا لو حالة أوزة أو كسم متوكلا. ثم قال الجشمي وتدل الآية على أن تارك الصلاة والزكاة لا يكون مؤمنا وهلها أو آتا نجبال قال لسرويكوا أو كسكن ويجناك زكاة نادا إيمان دارنية خلاف قول المرجئة أوش خلاف قول المرجئة كوان وكو قلت ما يرجئون العمل عن الإيمان كذلين عمل لقال اجنبي اشكال نيه بلام وانيه او اتانو تندين اتت كالقران في روز ولا سنه في صلى الله عليه وسلم بل قال لسركوا فعلا ايمان اعتقاد وقول وعمله. بل باشا انا وزخواي قولا باز لا غزوي بدر دكا او اتاني كوا باز لا غزوي بدر دكا دفرمي كما اخرجك ربك من بيتك بالحق وإن فريقا من المؤمنين لكارهون هروكو پروردگارد اتوی لمالی خود بحق درهینا لبوی کوابس یا بدر و بێگومان کۆمەڵێک لە ئیمانداران پێیان ناخۆش بوو کەوا ڕوبەڕووی ئەو جێشە بنەوە. ئەو بە کورتی کەما ئەخرەجەکە کەما هەروەکو دەڵێ ئەو کافە فی کەما کافن للتەشبیه دیارە کافەکە لە بۆ تەشبیهە هەروەکو خی گەورە لە ماڵێت توی دەرینا ینی تەشبیه دەکا بەچی دەڵێ يحتمل وجوها لە قاسمی دەڵێ فإما هو بمعنى نزع الأنفال من أيديهم بالحق كما أخرجك بالحق كواتا هەروەکو لە ئاەتیە کەم کەوا خی گەورە مەسەلەی ئەنفال و مەسەلەی غەنیمەکانی لە بەردەستی ئیمانداران دەرهینا کاتێکەوە خلاف لە نێوانیان پەیدا بوو جێڕایەوە لای خوا سبحانەوە وتەعالە لای پێغەمبەرەکەی سڵاسم کە ئەوان طبعا پێغەمبەر سڵاسم بە فەرمانی خی گەورە لە نێوانیان تەوزیع بکە هەروەکو مەسەلەی غەنیمە و تەوزیعی غەنیمە لە بەردەستیوان دەرنا بە هەمان شێوە هەر خوایە سبحانەوە وتەعالە بە حەق فەرمانی بەتوو کرد و بە قەدەری خوا بوو دەبوات دەربچی لە بۆ بەدر. وإما يعني هذا الذكر حق كما أخرجك بالحق أو قرآن حق هەروەکو بەو حەقەشە خوای گەورە ئەتوی دەرهینا لە ماڵ تاوەکو بچی بەرەو بەدر. وإما بمعنى حالهم هذه في كراهة تنفيذ الغزاة كحال إخراجك من بيتك للحرب في كراهتهم له يعني بەو مانای تەشبیهکە لەوەی هەروەکو کە ئەوان پێیان ناخۆش بەو شێوەی کەوا تەوزیع بکرێ غەنیمەکە بە هەمان شێوەش کە خوای گەورە بە حەق بەو شێوەی فەرمای بە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەو شێوەی کەوا تەوزیع بکە هەروەکو ئەوان پێیان ناخۆش بوو هەر بەو حەقەش عینی فەرمانی پێت کردی کەوا دەربچی لە بۆ بەدر کەوا کەسانێک وەک خوای گەورە دەفەرمێ پێیان ناخۆش بوو. بەڵێ کافەکە کەواتە لە بۆ تەشبیهە يحتمل ئەو وجوهانە وەکو وجوهی دیکەش هەندێک لە مفەسرین باسییان کرد. كما أخرجك ربك من بيتك هەروەکو خوای گەورە ئەتوی دەرهینا لە ماڵەکەی خۆت وەکو تەفسیری قاسمی دەڵێ أراد به بالمدينة
أراد به بالمدينة أو ما لي خود كوال مدينة لوين دلتو درهنا أو المدينة نفسها كواتا هر وكو خواي قولتو لمدينة درهنا برو بدر بروي يعني لما لي خود لمدينة درهنا برو بدر بروي لبو أو زيقاي كوا غزوة بدر تدار روبدا أو دا بوختيك دا جياريتا وكوا ملخصي أو غزوة أو بكوا أبو سفيان كاتكوا أو كات طبعا المسلمان نبو قافلەیەکی تیجاری لە شامەوە کەوا ماڵی زۆربەی قوڕیشەکانی تێدا بوو قافلەیەکی قوڕیشی لە شامەوە بە سەرپەرشتی ئەبوو سوفیان دەگەڕایەوە قافلەیەکی زەخم کەوا بەرەو مەکە دەگەڕایەوە کاتێکەوە مسلمانان خەبەریان زانی کە ئەو قافلەی قوڕیش کەوا زۆربەی ماڵی قوڕیش تێدا بەرەو لە شامەوە دەگەڕێت بەرەو مەکە طبعا ئیماندارانیش ماڵ و حاڵیان هەمووی لە مەکەدا دەستی بەسەر گیرا بوو لەلایەن قوڕیشیەکان ئیتر بە فورسەتیان زانی کەوا بچن دەست بەسەر ئەو قافلەیە بگرن بۆی حەقی خۆیان تێدا وەربگرنەوە ئیتر فخرج النبي صلى الله عليه وسلم واصحابه ليغنموها ئیتر پێغەمبەر صلى الله عليه وسلم لەگەڵ ئیمانداران دەرچوون تاوەکو دەست بەسەر ئەو قافلەیەدا بگرن فعلمت قڕیش ئیتر قڕیش پێی زانی بە دەرچوونی پێغەمبەر صلى الله عليه وسلم لەبۆ دەست بە سەرداگرتنی ئەو قافلەیە وابوو قوڕیشیش بەزەی شێک دەرچوون بە قیادەی ئەبوو جەهل تاوەکو بچن دیفاع لەو قافلەیە بکەن وأخذ أبو سفيان بالعير طريق الساحل ئیتر ئەبوو سفیانش کە خەبەری زانی کاوە جەیشی ئیسلام دەرچووە لە بۆی کەوا دەست بەسەر ئەو قافلەیە بگرن ئەوش ڕێگاکەی خۆی گۆڕی بەرەو ساحل و بەرەو لێواری بەحردا ڕۆیشت ئیتر ئەو نەجاتی بوو لەبەردەست و لەو جێگا و لەو منطقەی دەرچووکەوە احتمال ئەوەی هەبی کەوا مسلمانان دەستیان بگاتێ فقيل لأبي جهل ارجع کاتێکەوە خەبەریان زانی لەو زەشەی قوڕیش بە قیادەی ئەبوو جەهل کەوا قافلەکەی ئەبوو سفیان نەجاتی بوو کەوان دەرچوونە دیفاع لەو قافلەی بکەن ئەوش گوتی نەخێر فأبى وسار إلى بدر گوتی نەخێر ناگەڕین مادەم دەرچوین وەکو جەیشێک دەچین لە بەدر دەبین وەکو فەخر و شانازێک و قووەت و دەسەڵاتی خۆمان نیشان دەدەین فشاور صلى الله عليه وسلم أصحابه ئیتر پێغەمبەر صلى الله عليه وسلم کەوا خەبەری پێگەیشتکەوە ئەو قافلەی کەوان لە بۆ دەرچوینە نەجاتی بووە ڕۆیشتە ڕێگاکەی خۆی گۆڕیە و لە مقابلدا جەیشێک هاتی بە قیادەی ئەبوو جەهل مشاوەڕیان دەکات ئەمە لە بۆ قافلەکەی دەرچوون قافلەکە ڕۆیشتە ئێستا جەیشێک وا هاتی ئایا بچین ڕوبەڕوویان ببینەوە یان نا وپێشیانی گوت إن الله وعدني إحدى الطائفتين جا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی خوای گەورە وعدەی پێدایمە یەک لەو دوو تایفە یان دەستمان لە قافلەکەی گیر دەبی یان نەسرەتێک بەدەست دەین بەدەست بەسەر ئەو کافرانەی قوڕیشی لە بەدر فوافقوه على قتال النفير بەعام زۆرینەی ئەصحاب خوایان لێ ڕازی بی ئەوەی کە لەگەڵی بوون موافق بوون کەوا بچن ڕوبەڕووی جەیشەکەی قوڕیش ببنەوە وەکەریهە بعضهم ذلك هەندێکیان پێی ناخۆش بوو لەبەرەوەی ئەوان وقالوا لم نستعد له وتيان أما استعداد أمانية لبو شر درنسوينه لبو غزوة درنسوينه أما لبو كوادس بسر قافلة كيدا بقول إتر كميك بينا خوش بو وكخوا يقول فإن فريقا من المؤمنين لكارهم بلام زوريني زي شكل لقى بيغمبر صلى الله عليه وسلم بيان خوش بو موافق بون كدرب السن لبو روبربوني زي شكا لتفسير سعد ضليف قدم تعالى أمام هذه الغزوة الكبرى المباركة پێشەوەی خوای گەورە باز لەو غەزوە گەورەی بکە کەوە غەزوەی بەدرە لە پێشەوە باسی کرد الصفات التي على المؤمنين أن يقوموا بها باسی لەو صفاتانە کرد کەوە ئیمانداران پێویستە تێیاندا هەبی لأن من قام بها استقامت أحواله وصلحت أعماله لەبەرەوەی هەر کەسێک ئەو صفاتانەی تێدا بی ئەوە کەسێکی مستەقیمە و حاڵی دڵ و دەروونیشی چاکە التي من أكبرها الجهاد في سبيله كواتا يقلو كردو قوراني كوا إيمان داران بي هالدستن كوا خواهي قول بإيمان دار حق راس باسياني كر أو كوا جهاد دكان لبينا خواهي قورا فكما أن إيمانهم هو الإيمان الحقيقي هروكو إيمانيا كخواهي قول دفنوان إيمان حقيان هي وجزاءهم هو الحق الذي وعدهم الله به هروكو أو جزاي أوانش كخواهي قول ديان داتو جزايش بحقه وكخواهي قول عدين بيدا كذلك أخرج الله رسوله صلى الله عليه وسلم من بيته إلى لقاء المشركين بالحق كواتلير دا
لتفسير السعدي كافكي كتشبيه لسر كما أخرجك ربك من بيتك بالحق تفرمي وكو أو كواخواي قول باسكر إيمان داري حقيقي أو صفاتان هيو هر كسيشيش لا إيمان داري أو صفاتان تدابيت الأوان أو وعد قوريان بيدرا لا خواي قورا بهمان شي وهربو حقشا خواي قورا سبحانه وتعالى پیغمبرکی صلی الله علیه وسلم مالی خوی درهنا تاوکو روبروی مشرک کان ببیتو لبدر بو حقی که خوای گوره پی خوشه بو قضا و قدر و بو نصرت گوری کوا خوای گوره سبحانه وتعالى پیان دبخشی کواتا بو شوی لتفسير السعدي باسي كافكي كرب بل أوزن لدواية الخواي قلت فرمي يجادلونك في الحق بعدما تبين كأنما يساقون إلى الموت وهم ينظرون كواتا كما لآت كبيشتر فرمي بينا خوش بو وأن فريق من لكارهون بينا خوش برو أو زي شبيتوا دين مجادلة لقل بيغمبرك صلى الله عليه وسلم لو حقيك لبويان بديار كوت كوا حقا خواي قول فرمان بيكرديا وكو أوي كأنما يساقون إلى الموت وهم ينظرون وكو كواوان برو مردن درون برو مردن دهاجورين بتساي خوشيان مردن دبين أو ده بيان ناخوش بو يجادلونك في الحق وكل تفسير قاسمي دله وهو الجهاد وتلقي النفير مجادلة لقى بيغمبرك صلى الله عليه وسلم لو جهادي كوا وخريك ديكا وروبروي أو زي شيء أبو زهل لبنه بعدما تبين أي ظهر لهم أنهم ينصرون فيه أنهم ينصرون فيه لبوش يان بديار كتبوا كوا بيغمبر صلى الله عليه وسلم فرمي خوايقر وعدي بيدا من نصرتي شمال لبوده إديك لوب مجادلة ذكي لقل بيغمبر صلى الله عليه وسلم كأنما يساقون إلى الموت وهم ينظرون وكو أوي بيان ناخوش بالبرهنده وكأنما أوان برو مردن درون بتساي خوشيان ومردن دبينن يتر ديار واتش زانا قصي تريان لسر كردي بلان لبرتوا بوني كات دوستين بشتواني خواي قول لواني دهاتو دينو خزمتي وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون